بینەرانی بەرنامەی لاوان لە تیشک تیڤی ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. سڵاو خۆشەویستان لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی لاوان هیوادارین تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بمێنن. بەشی یەکەمی بەرنامەمان تیش دەخەینە سەر 8مین فستیواڵی فیلمی کوردی لەندەن و تا بڕگەی کۆتایی بەرنامە حتمما لەگەڵمان بمێنن. بڕگەیەکی وەرزشی سەردانی سنتەرێکی وەرزشی دەکەین. سینەما وەکو مێدیایەکی دەنگ و ڕەنگدار لە دوای ساڵی 1920 گەیشتۆتە هەندێک لە شارە کوردەکان، بەڵام بەردەوام لەلایەن حکوومەتە ناوەندیەکان بەرەنگاری کراوە. یەکەم فیلمەکان کە لەسەر نەتەوەی کورد بەرهەم هاتوون لەژێر کاریگەری شۆڕشی ئۆکتۆبری ساڵی 1970 یەکێتی سۆڤیەت بووە و ئامانجیان پرۆپاگەندە بۆ کۆمونیست بووە و بەنیاز بوون کاریگەری شۆڕش لەسەر ژیانی کوردەکان نیشان بدەن. یەکێک لەو فیلمانە فیلمی ئێتنۆگرافیە لەسەر ژیانی کوردە ئیزەدیەکان کە لەلایەن حەمە و بەگ نەزەریان بەرهەم هاتووە. دەتوانین بڵێن کە ئەمە قۆناغی یەکەمە لە مێژووی سینەمای کوردی. بەڵام سینەمای کوردی بە شێوازێکی واقعی لە ساڵی 1990 زاینی لە ئاکامی ساڵها بەرەنگاری و خەباتی گەلی کورد بۆ بەدەستهێنانی ئازادی بە شێوازێکی جددی هاتە ئاراوە. نەتەوەی کورد کە بەسەر وڵاتانێک دابش کراون و بەردەوام لەلایەن حکوومەتە ناوەندیەکانەوە بوونیان لەبەرچاو نەگیراوە و بەردەوام دەستێژیان لەسەر کراوە و دەیان هەوێت کە ڕەنج و ئازارەکانیان بە جیهان بناسێنن. هۆکارێکی دیکە ئەوە بووە کە کورد لە ساڵی 1990 زاینیدا مێدیۆمێک وەکو تەلەڤیزیۆن و ئامێرگەلێک وەکو کامێرای لەبەردەست بووە و بەو شێوازە و لەو ڕوانگەی کە خۆیان دەیانویست و دەیانتوانی باسی کێشە و ئازارەکانی نەتەوەی خۆیان بکەن. سەردەمانێک لە هەندێک لە فیلمەکان کە لە وڵاتانی تورکیا، ئێران و عێراق بەرهەم دەهاتن زۆرترینیان بەرهەمی فیلمسازانی کورد نەبوون. نەتەوەی کورد بە شێوازێکی ناواقعیانە نیشان دەدرا. نەتەوەی کورد بۆ باسکردنی کێشە و ئازارەکانی خۆی دەیویست لە سینەما وەکو هونەرێک کەڵک وەربگرێ. لە کوردستان فیلمگەرێک بەرهەم هاتوون کە بابەتەکانیان لەسەر کورد بووە و کارەکتەرەکان بە زمانی کوردی قسەیان نەکردووە. نمونەیەم فیلمانە دوو فیلمی چیرۆکی بوون کە لە دوای شۆڕشی ئۆکتۆبر لە شۆرەوی بەرهەم هاتوون. بەڵام لە ساڵی 1990دا مەجالی ئەوە بۆ کورد ڕەخسا کە دەنگ و ڕەنگی خۆیان لەسەر پەردەی سینەما بڵاو بکەنەوە. لەم ساڵە بەدواوە فیلمگەلێک بەرهەم هاتن کە ژیانی نەتەوەی کورد و داخوازیەکانی کوردیان نیشان دەدا و بە جۆرێک لەسەر وشیاری نەتەوەیی کاریان دەکرد. ئامانجێکی دیکە کە مەبەستی ئەم فیلمانە بوو ئەوە بوو کە وێنەیەکی ڕاستەقینە لە کوردستان نیشانی هەموو جیهانیان بدەن. ژیانێکی ئازادانە لە وڵاتی خۆیان، ژیانێک پڕ لە ئاشتی و سەقامگیری بەدوو لە هەر جۆرە کوشتن و بڕینێک کە داخوازی نەتەوەی کورد بووە لەم فیلمانەدا نیشان دەدرا. یەکێک لەو بابەتانەی کە ڕنگدانەوەی زۆری بووە باس لەسەر سنوورەکانە. ئەو سنوورانەی کە کوردی دابش کردووە بەسەر چوار وڵاتدا و کێشەگەلێک کە ئەم سنوورانە بۆ دانیشتوانی کوردستانیان دروست کردووە بەگشتی دەرهێنەرانی کورد بە شێوازێکی ئستیعارەیی باس لەم سنوورانە دەکەن. من خەریکم خەفابم ئەی چاکە من ناتوان خەفە بوو مێژە ڕاکە دەی ڕاکە هابیژە پێ. کاتێک باس لە سینەمای کوردی و فیلمی کوردی دەکرێت ناتوانین ناوی دەرهێنەری بەناوبانگ و داهێنەری کورد یەڵماز گۆنای نەکەین. یەڵماز گۆنای کە لە ساڵی 1984 زاینی لە فەرەنسا کۆچی دوایی کردووە. گۆنای دەرهێنەرێکی چەپ بە باگراوندێکی کوردی بووە و
عەداڵەتخوازبوونی خەڵکی کوردی لە فیلمگەلێک وەک ئومید، دیوار، مێگەل، ڕێگا و فیلمەکانی دیکە نیشان دەدا. هەرچەند قسەکردن بە زمانی کوردی لەو کاتێکە گۆنای ئەو فیلمانەی بەرهەمهێناوە قەدەغە بوو، بەڵام بابەتی فیلمەکانی و کارەکتەری فیلمەکانی کورد بوون. گۆنای توانی زۆر بە سەرکەوتوانە کێشە و ناکۆکیەکانی نەتەوەی کورد لە باکووری کوردستان لەگەڵ حکوومەتی تورکیا نیشان بدات. ئەو لە ماوەی ژیانی خۆیدا زۆر داهێنەر و توانە بوو. لە ڕێگای فیلمەکانیەوە توانی کاریگەریەکی زۆری ببێت لەسەر وشیاری خەڵکی کورد لە باکوور. هەر ئەوە بوو زۆربەی دەرهێنەرانی لاوی کورد لە هەر چوارپارچەی کوردستان وەکو هێمایەک لە سینەمای کوردی ناوی لێ دەبەن و بە جۆرێک درێژەدەری ڕێگای ئەون. ساڵی 1990 زاینی لووتکەی خەبات و چالاکی کوردان بوو لە عێراق و تورکیا. هەروها لە عێراق مەیلی ئەمریکا بۆ ڕوخاندنی حکوومەتی باس مەجالێکی زێڕینی ڕەخسان بۆ کوردەکان کە کێشە و گرفتەکانی خۆیان لە ڕێگای فیلمەوە نیشان بدەن و بوو بەهۆی ئەوەی کە فیلمگەلێک وەکو خەج و سیامەند، مەموزین و فیلمگەلێک لەسەر ژینۆسایدی گەلی کورد وەکو هەڵەبجە بەرهەم بێت. لە ڕۆژهەڵاتی کوردستان یەکەم ئەزموونی فیلمی کوردی لەلایەن تەیفور بەتحاییەوە بوو. ئەو لەدایکبوو شاری سنە و دەرچووی پەیمانگای هونەرە جوانەکان بوو. لە ساڵی 1970 بە کارکردن لە تەلەڤیزیۆن چالاکی خۆی دەست پێ کرد و لە ساڵی 1984 زاینی فیلمی نان و ئازادی لە ناوچە ئازادکراوەکان بەرهەم هێنا و دواتر فیلمی گەل لە گورگی بەرهەم هێنا. مێژووی سینەمای کورد دابەش دەبێت بەسەر چەند قۆناغێکدا. قۆناغی یەکەم لە ساڵی 1920 بە بەرهەمهێنانی فیلم لە ناوچە کوردنشینەکان لە سۆڤێت لەلایەن کەسانێک وەکو حەمەوبەگ نەزەریان دەست پێ دەکات و ئەم قۆناغە تا ساڵی 1950 درێژەی دەبێت. قۆناغی دووهەم قۆناغێکی زێڕینە لە مێژووی سینەمای کوردی، هەرچەند حەمەوبەگ نەزەریان کەسانێکی پەروەردەکرد بوو بۆ بەرهەمهێنانی فیلم، بەڵام بەڵگەکان وای دەردەخەن کە لە ساڵەکانی 1950 تا ساڵەکانی 1975 بەولاوە هیچ فیلمێکی کوردی بەرهەم نەهاتووە. لە ساڵەکانی نێوان 1975 تا 1985 بەهاتنە نێو گۆڕەپانی دەرهێنەری داهێنەری کورد یەڵماز گۆنەی قۆناغێکی زێڕین لە سینەمای کوردی دەست پێ دەکات. لە قۆناغی سێهەمدا فیلمسازانی کورد بۆ قەناعەتە گەیشتن کە ئیتر ناتوانن کار بکەن و سینەمای کوردی بەرەو پێش ببن. هەر بۆیە زۆربەی فیلمسازانی کورد ژیانی تاراوگەنشینیان هەڵبژارد بەو هیوایی کە بتوانن لە تاراوگە سینەمای کورد بەرەو پێش ببن و تا ڕادەیەکیش لەم بوارەدا سەرکەوتوو بوون. بەڵام نابێت ئەوە لەبیر بکەین کە زۆربەی ئەو فیلمانەی کە لەم قۆناغەدا بەرهەم هاتوون کاریگەری بەرهەمەکانی یەڵماز گۆنەی پێوە دیارە و لەم قۆناغەدا زمانی فیلمەکان کوردین و لە تیتراژی فیلمەکان نووسراوەی کوردیش فیلم دەبینی. لە فیلمسازانی ئەم قۆناغە دەتوانین ئاماژە بدەین بە مانۆ خەلیلی، هونەر سەلیم، ئەمیر ئاڵچی، تەیفور بەتحایی فیلمسازی کوردی ڕۆژهەڵاتی لە فیلمسازانی ئەم قۆناغە. قۆناغی چوارەم و دەستپێکی سەدەی 21ەم. لەم سەردەمەدا ئاڵوگۆڕێکی زۆر لە ناوچەکە هاتە ئاراوە، بۆ نمونە بوونی ئەمریکا و هەروەها بوونی حکوومەتی فێدراڵی هەرێمی کوردستان لە عێراق.
لەم فیلمانشدا دیسان چەمکێک بە ناوی سنوور دەبینین کە بووەتە هۆی زۆربەی کێشە و گرفتەکانی گەلی کورد لە ناوچەکە. لەو فیلمانەی کە لەم قۆناغەدا بەرهەم هاتوون گۆرانیەکانی وڵاتی دایکیم، ساتێک بۆ مەستی ئەسپەکان کیسەڵەکانیش دەفڕن، نیوەی مانگ لە بەرهەمەکانی بەهمەنی قوبادی و هەروەها شیوەنی بەفر و ژانی گەل هەردوو بەرهەمی جەمیل ڕۆستەمی. بەهاتنی فیلمەکانی بەهمەنی قوبادی و وەرگرتنی خەڵاتی کامێرای زێڕین لە فستیڤاڵی کەنی ساڵی 1990 زاینی وەرزێکی دیکە لە سینەمای کوردی دەستی پێکرد و فیلمە کوردیەکان کەوتنە بەرچاوی ڕەخنەگرانی ئوروپایی و لەسەر فیلمە کوردیەکان لە گۆوارە سینەماییە بەناوبانگەکانی جیهان بابەتگەلێک نووسرا و لێکۆڵینەوەیان لەسەر کرا. لەم قۆناغەدا زۆربەی لاوانی کورد دەستیاندایە بەرهەمهێنانی کورتە فیلم و فیلمی دێکۆمنتاری و لەسەر کورد. ئەمە شیرینە کچی مامەزەکیمە، فەڕەنسی خوێنێ لە کولیە. من فەرهاد ماسی جسی غابێ. فیلم گەلێک زۆر بە بایخیان بەرهەم هێنا کە لە فستیڤالگەلی جۆرا و جۆر و لە سەتەلایتە کوردیەکان نیشان دران و ئێستا بە خۆشحاڵیەوە دەبینین کە زۆرتر لە 10 مهرەجانی فیلمی کوردیمان هەیە لە جیهاندا کە بەناوبانگترینیان فستیڤاڵی فیلمی کوردی لەندەنە. خۆشەویستان لە نیوەی دووهەمی مانگی نوامبر 8مین فستیواڵی فیلمی کوردی لەندەن بەڕێوەچوو کە بۆ ئەم مەبەستە ئێمەش بانگەشتی میوانێکمان کردووە لە ئێستۆدیۆ باسێکی گشتیمان دەبێت سەبارەت بە فیلمی کوردی بەگشتی و هەروەها بە تایبەتی تیش دەخەینە سەر 8مین فستیواڵی فیلمی کوردی لەندەن. بەخێر بن کاک ئیدریس بۆ بەرنامەی لاوان. ڕێز و سڵاوم هەیە بۆ ئێوە هەموو بینەرانی خۆشەویستی تیشتیوی و بەرنامەی لاوان. سەرەتا خۆتان بە بینەرانی بەرنامەی لاوان بناسن. زۆر سپاس. من ئیدریسی عەبدیم، دەرچووی سینەمام لە ساڵی 2009 لە دانشگای سدا و سیما تەدوینم تەواو کردووە و لە فیلمی بۆر دەستیاری کارگەردان بووم. دوایەوە کورتە فیلمی دارم بەرهەم هێناوە کە ئێستا بە خۆشحاڵیەوە لە 26مین فستیواڵی دانیشتووی فرانکفورتە وەرگیراوە لەو فستیواڵە. لە فستیواڵی فیلمهای ئینسان دووسانە لە تاران بەشداری کردووە و فیلمە هەروەها تەدوینگەر و سزاگوزاری فیلمی فێرکاری کلاسی مینم کە لە فستیواڵی فیلمی ڕۆژد کە ئێستا دەقیقەن دەورەکەیم لەبیر نییە کە چ دەورێک و لە تاران بەشداری کردووە و هەروە فیلمی دیکۆمنتاری و ڕۆژی ئەمە موسەنەرێکی تەبلیغاتی بووکە بۆ ڕێکخراوی ژنانی ڕۆژهەڵات ئامادەم کردووە و هەروە فیلمێکی داستانی ئەوەی پاراوم دەکات ئەوینە بە ژیان هەروەش لەسەر مەسەلەی ژنان بوو کە لە ڕێوڕسمەکان داوە چەندین فستیواڵی باشوورە بەشداری کردووە. بم پرسیارەوە بینە ناو بەحسەکەمان کە بە شێوەیەکی کورد ئاوڕێک لە وەزیەتی ئێستای فیلمی کوردی بدەنەوە. فیلمی کوردی ئێستا لە یاتوانین بڵێن کە سینەمای کوردی وەکو مناڵەکە کە خەریکە گاڵکەیەکە هێشتا ئەمە بێت وەکو منداڵێک نازی بکێشین محەبەتی پێ بکەین تاوەی کە کەم کەم گەورە بێت و ئێمەش وەکو باقی نەتەوەکانی تر لە جیهانە سینەمایەکی نەتەوەی خۆمان بێت. چەمکی سینەمای نەتەوەیی بەڕای من لە بەرامبەر سینەمای هالیوودا هاتووە ساراوە و کەسان وەکو کرافس و کەسانێکی تر هاتن نەزەریەهایەکیاندا لەسەر سینەمای نەتەوەیی و بەداخەوە ئێمە هێشتا وەکو کورد نەماتوانیوە ئەو پارامترانە و فاکتەرانی کە پێویستە بۆ سینەمایەکی نەتەوەیی هێشتا نەمانتوانیوە بەدی بێنین. بۆ نمونە ئێمە ئەتوانین ئاماژە بەوە بکەین کە ئێمە لە کوردستان بە هەر چوار پارچەکەوە هیچ کالێجێکی سینەماییمان نییە، هیچ
کەسانێکی پسپۆڕ ئاکادمیکمان نییە لە هەمانە بەڵام زۆر کەمە پێویست نییە بۆ ئەوەی کەمە بگەین بە سینەمایەکی نەتەوەی و بەشێکی تر لە ئەو پارامترانە و فاکتەرانەی کە پێویستە کەسانی پسپۆڕە لە هەموو بوارەکانە بۆ نمونە ئێمە فیلمبەرداری حرفەیمان بێت تەدوینگەری حرفەیمان بێت نیروهای ئینسانی کە لە سینەما پێویستە لە هەموو گرنگتر ڕەخنەگەری سینەماییمان زۆر کەمە ئێمە لە کوردستانە و لە فیلمە کوردیەکانە و بەشێکی تریش ئەوەیە کە لە کوردستان زۆر بایەخ دراوە بە ڕەهەندی هونەری سینەما بەڵام بەداخەوە لەرە پرسیارەوەیە کە بۆ پیشەیبوونی سینەما تا ئێستا چی کراوە بینەری کورد تا چ ڕادەیەک خۆی ئامادە کردووە بۆەوەی کە پارە سەرف کات و بچێتە سینەما فیلم ببینێت چەندانە سینەمامان هەیە کە مطابقی ئیستانداردهای جیهانی بێت و ئەوەی کە بازاڕی فیلم لە کوردستان چۆنە هەموو ئەمانە ئەتوانێت دەورێکی کاریگەری بێت بەشێکی تر لەوانە حکوومەتە کورد بە درێژایی مێژوو هەر چەساوەتەوە و حکوومەتێکی بەدەستەوە نەبووە بەوەی کە پاڵپشتێکی بەهێز بێت بۆ ئەوەی کە بتوانێت قۆناغەکان و بەئیسڵاح بنچینەکانی سینەمایەکی نەتەوەیی لەسەر یەکدا بنێت و تا بگات بە ئێستا و ئەوەی کە بەشێکی تریش ئەوەیە کە ئێمە بەڕاستی ئەبێت بینەری نەتەوەیشمان بێت بۆ سینەمایەکی نەتەوەیی کە بەداخەوە هێشتا ئێمە نەگەیشتین بەو قۆناغانە. بە باسکردنی ئەو بەربەستانەی کە باستان کردووە لە بەردەم فیلمی کوردی و سینەمای نەتەوەی بووە بەڵام تا چەندە فیلمە بەرهەمهێنراوەکان توانیویانە نیشاندەری واقعی کۆمەلگای کوردی بن چەندە توانیویانە خزمەت بکەن لەو بوارە. هەمیشە وەختێکە بەحس لە فیلمە کوردیەکانە کرێت زۆرێک لە ڕەخنەگران و زۆرێک لە فیلمسازان جۆرە قسەیەکەن کە ئەم فیلمانە بە هاتوو ناواقعەتەکانیان لە کوردستان نیشانداوە بەڵام ئایا ئەکرێت کە من ئەو لیوانەی کە ئێستا سپیە ئەکرێ من ڕۆژنیشانی بدەم ماشە بەحسێک هەیە کە ئێمە لە کۆمەڵگای کوردستان بەتایبەت کە ئیسا ئێمە زۆرتر لەسەر ڕۆژهەڵاتی کوردستان من ئەمەوێ قسە بکەم چونکە خۆم لۆ فەزا زندگیم کردووە لۆ فەزا دەرسم خوێندووە و ڕۆشتم کردووە هەمیشە کەسانی حتا ئاساییترین کەسەکان تووشی کێشایەکی متعادد هاتون کێشایەکی کۆمەڵایەتی و ئەم هەموو ڕەشی ئێمە لە کوردستانی ڕۆژهەڵاتە بینی ناکرێت ئەمانە سپی نیشان بدەین بۆ ئەوەی کە بەڵام ئەوەیش هەیە کە ئێمە ئەتوانین ئەو ڕەخنە بکەین کە بۆ ئێمە نەمانتوانیوە ئەو تراژدیانە بەباشی تەسویر بکێشین ئێمە لە کوردستانی ڕۆژهەڵات ژینۆسایتێک بەناو قارناو قەڵاتانمان هەیە بەڵام تا ئێستا هیچ فیلمسازێکی کورد نەیتوانیوە چه ئەوانەی کە لە دەرەوەی کوردستان و ژیانی تاراوگەنشینیان هەڵبژاردووە بەڵام بۆچی بۆ خۆتان پرسیارەکە ئەوەیە ئەوانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان بە دڵنیاییەوە ناتوانن لە بەرابەری ئەو سیستمە بێن کارێکی وەها بکەن و ئەو کەسانش کە لە دەرەوە من بۆ نمونە خۆم لەم ماوە گەرەک لەسەر ئەو کەیسە کارمە کرد چەند جارێکیش لەگەڵ چەند دۆستێک دانیشین کە لێکۆڵینەوەی لەسەر بکەم بەڕاستی مەتریال نییە ئەگەر مەتریال هەیەکیش هەیە کەسان ئەو کەسانەکە لە ناون دەستڕەسییان یانە بۆ من سەختە کە دەستڕسی پیاکەم بۆ مەتریالانەی کە بتوانم لێکۆڵینەوەکی خۆم تاواکەم و بیکەم بە سناریۆیەک و دواتر بیخەمە پرۆسەی بەرهەمێنان ئەمانە هەمووی ئاسەنگهایەکە نمونەهایەکی بچووکە کە ئەتوان من لێرە باسی بکەم بەڵام زۆرتر ئەلان فیلمسازانی ڕۆژهەڵاتی جەختیان کردووە لەسەر کێشە کۆمەڵایەتەکان ئێمە بین خۆمان پاک بکەینەوە بین کۆمەلگایەکی پاک کۆمەلگایەکی جوان دروست بکەین جام جارێ ئێمە توانین لە کۆمەلگایەکی پاکە لە کۆمەلگایەکی دروستە بین باس لە شوناسی نەتەوەی باس لە هویەتی نەتەوەی بکەین بۆ بینەرانی فیلمە کوردی سەرۆک ئاگدارن کە لە ماوەی چەند ماوەی ڕابردوودا فستیواڵی فیلمی کوردی لە لەندەن بەڕێوە چوو ئەگەر بکرێت ئاماژەیەک بۆ بکەیت کە ئەم بیرۆکەوەی لە کوێ هاتووە مێژەکەی دەگەڕێتەوە بۆچی و بە شێوازێک بەڕێوە چوو ئاماژەیەکی پێ بفەرمایید.
لە قۆناغی سێەمی ئەم قۆناغە باتەوەجە بە کەسایەتیەکانی باتەوەجە بۆ کەسانی کە فیلمساز بوون و داڕێژراوە لە قۆناغی سێوەمە هەندێک لە فیلمسازان بۆ ئەوەی کە لە حکوومەتە مەرکەزیەکانە بە ئیسلاح توانیوە لەسەر فیلمی کوردی کار بکەن ژیانی تاڕەوگەنشینیان هەڵبژاردووە چوونە سە ئەوروپا لەوێ کاری دەستیان کردو بە کاری فیلمسازی ئێدامە تەحسیڵیان داوە خۆیان بە ئیسلاح لەو فەزا ڕۆشتیان کردووە. لە ساڵی 2001 ئەدەیەک لەو کەسانە هاتن کۆبوونەوە بۆ ئەوەی کە لە فستیواڵێکە هەموو فیلمە کوردیەکان لە هەر چوار پارچەی کوردستان کۆبکەنەوە یەک و ئەمە خۆی خاصیەتێکە هەیەسی یانە باشیەکە هەیەسی ئەوەیە کە فیلمسازەکان لە هەر چوار پارچەی کوردستان یانە هەموو ساڵێک ساڵ بە ساڵ ئازانی کە چەندێک ڕۆشتیان کردووە و حداقلانی کەم ئەوەیە کە لەو فستیواڵە دیدارێکەکەن و بەسڵاح جەرەقەیەکیشە بۆ ئەوەی کە ئێمە بین لەسەر سینەمای نەتەوەیی زۆر جددیتر چڕۆپڕتر کار بکەین و ئێستا بە خۆشحاڵی ئەمە دوو دەورەیە کە فیلمسازانی غیرە کوردیش کە هاتوونە سەر ناو فستیواڵەکە و فیلمەکانیان بەشداری ئەدرێت لە ئەو فستیواڵانە. بەڵام بێگومان جەشوارەکان بوونی فستیواڵەکان خۆی یەکێک لەو پارامترانەیە کە ئێمە بتوانین بە ئیسلاح ئەو ئیتلاعاتە ئەو داتانە هەموو تەبەقەبەندی بکەین بۆ ئەوەی کە بە ئیسلاح شتێکی پارامتر بەندی شدە خروجیەکی بۆ دابنی بۆ ئەوەی کە بگەینە سینەمای نەتەوەیی. کاگی دەست ببڕن لەبەر کەمی کات ئەگەر بکرێ بە شێوەیەکی کورتیش بێ ئاماژە بە ئەم خولەی فستیواڵەکەواتە هەشتمین فستیواڵی فیلمی کوردی لەندەن بە شێوەیەکی کورد ئاماژە بکەن بۆ ئەم ساڵ چۆن بووە بەڕێوە چوونەکەی. ئەم ساڵ فستیواڵەکە زۆر باش بە پێشوازی لێکراوە هەم لەلایەن فیلمسازانی هەر کورد و هەم غیرە کوردۆ ئەوەی کە لە نیمەی دووەمی نوامبرە فستیواڵەکە لە لەندەن بەڕێوە چوو و 23 فیلمی سینەمایی کە دوودان لە فیلمە سینەمایانەیەکەن وەرزی کارکردن بەهمان قوبادی و لەبارەی 111 کچ نمایش کرا و بە تقریبا 46 فیلمی مستەنەدیش بەشداریان کردو لە فستیواڵەکە 23 فیلم لە بەشی ئەوەشمان لەبین نەچێت ئەمساڵ هەشتمین دەورەی فستیواڵی فیلمی کوردی لەندەن بوو چوارمین فستیواڵی کورتەفیلمی یەڵمازگۆنای بوو کە بە خۆشحاڵیەوە زۆربەی جایزەکان خەڵاتەکان فیلمسازانی ڕۆژهەڵاتی هاوریان کە فیلمی نامۆی کە سەلاحی مەحمودی فیلمی ئەوەڵی هاوەر دوایەوە فاتمە دەسمەرد خەڵاتی تایبەتی هەیەتی داوەرانی گەرد ئازادی محەممەدی بە فیلمی جوغە خەڵاتیان وەرگە سعادەتی ئەزیزی وە دەرهێنەرێکیش بەڕاستی من ناوەکەم لێ بچۆ لە کرماشان خەڵاتی فیلمی کورتی گرت و زۆربەی خەڵاتەکان درا بە فیلمسازانی ڕۆژهەڵاتی. هیوای سەرکەوتن بۆ ئێوە و هەموو سینەماکارانمان زۆر سپاس و بەخێراتنتان دەکەنەوە بۆ بەنامەکەمان سپاس. سپاس بۆ ئێوەش سپاس بۆ بانگێشکردنتان. سپاس بەخێر. بینەرێکی خۆشەویستی بەرنامە کلیپێکی خۆی بۆ نردوین کە ئێمەژۆک و بەنامەی لاوان سپاسی شوانی ئازیز دەکەین و هەروەها پێشکەش بە ئێوە بینەرانی ئازیزی دەکەین.
نیشتمە هەروەک لە سەرەتای بەرنامەی کە ئاماژەمان پێکەی بڕگەیەکی وەرزشیمان هەیە سەبارەت بە چییە ئەگەر بۆ بینەرانی ئاماژەیەک پێ بدەیت؟ جەلال راپۆرتێکی وەرزشیمان هەیە سەبارەت بە خانومێکی وەرزشکار کە حەز و خولیای ئەو بۆ وەرزش بەهۆیەوە هەوڵی داوە سنتەرێکی وەرزشی دابنێ کە ئێستا خۆشی ڕاهێنەرە لەو سنتەرەوە. بینەرانی خۆشەویست فەرموون بڕۆین ئەو بەشە ببینین. وەرزش یەک لەو دیاردە جەماوەریانەیە کە دەکرێت تێدا تاکی بلیمەت بەرهەم بهێنێ و ئەگەر وەرزش لە جۆری کەرتی تایبەت بەڕێوە بچێت دەکرێت چاوەڕوانی ئەوەمان هەبێت وەرزش ببێتە میکانیزمێک بۆ خزمەت بە شوناسی نەتەوەیی سەرچاوەی داهات دەرەتانی کار جوڵە و بزاوت بازرگانی و چەندها بواری دیکە. بەڵام لە زۆربەی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناویندا وەرزش بە تەواوی لەلایەن دەسەڵاتی سیاسی تاپۆ کراوە. بە جۆرێک لە بڕی تاکە شارەزا و پسپۆڕەکان کەسانی سیاسی و نظامی بەڕێوەبەرایەتی وەرزش بەبێ هیچ جۆرە زانستێکی سەردەم لە ئەستۆ دەگرن. کۆمەلگای وەرزشی ژنانی ئێران لە دوودەی ڕابردوودا سەرەڕای دەیان جۆر بربەست و کۆت و بەند لەلایەن کۆماری ئیسلامیەوە هەرکات دەرەتانێکی پەروەردەی و ڕێگەی بەشداریان لە پێشبڕکەی نێودەوڵەتیەکان پێدرا بێت بوون و توانەکانی خۆیان بە یەکێتی نێودەوڵەتەکانی وەرزشی سەلماندووە. بۆیە لە هەزارەی سێهەمی زاینیدا و بەپێی یاسای فێدراسیۆنە نێودەوڵەتیەکانی وەرزشی هیچ دەوڵەتێک بۆی نییە ڕێگری لە چالاکی وەرزشی ژنان بگرێت. بەخۆشیەوە سەرەڕای ئەو هەموو بربەستانەی کە لە بەردەم ژنان لە ئێران و کوردستان بە تایبەتی هەیە ژنانی خولیای وەرزش هەوڵیان داوە لە ئاستخۆیان پەرەبە چالاکیە وەرزشیەکانیان بدەن و دەست لەو حەز و خولیایانەی خۆیان هەڵنەگرن. یەکێک لەو کەسانەی کە هەوڵی بەردەوامبوونی لە بواری وەرزش داوە چەوەک حەز و خولیایەک و چەوەک پیشەیەک خاتوو لەیلا مۆدەڕسیە. من لەیلا قاسم حەمەدەمین ڕاهێنەر لە بواری وەرزشی ئەیرۆبیک و لەرزجوانی و لەژڕێکەی لە بەشی ئافریقان کار دەکەم. لەیلا لەبەر نەتوانین لە پەرەدان بە وەرزش و هەروەها بەهۆی گوزەرانی ژیانی ناچار بە بەجێهێشتنی ڕۆژهەڵاتی کوردستان بووە. لە سینی 25 ساڵێڕە لە کوردستانی ڕۆژهەڵات لەبێت دەستم بەکار کە وەکو یاریزان وەکو ڕاهێنەرنە وەکو یاریزان هەر خۆم دەستم بە وەرزش کردووە و دوای چەند ساڵێکیش کە هاتوومەتە بەهۆی چەند هەلومەرزێکی سیاسیەوە کە هاتووینە بۆ ئەو دیوی کوردستان باشووری کوردستان ئێستا ڕسمەن وەکو ڕاهێنەر لێرە کار دەکەم. سنتەری وەرزشی ئۆکسیژن ناوەندێکی تایبەت بە ئەیرۆبیک و لە شڕێکی ژنانی خولیای ئەو بوارەیە. لەو سنتەرە بەدەیان کەس بە مەبەستی تەندروستی کێشدا بەزاندن و لە شڕێکی لە ماوەی شەو ڕۆژدا ڕاهێنان دەکەن کە لەیلا خانم ڕاهێنەرە لەو سنتەرە و هەوڵی خزمەتکردن بە ئارزومەندانی ئەو بوارە دەدات. بە پشتیوانی ئەو یاریزانانەی کە لەگەڵم بوونەوە ئەوان بەهاندەری تێ ئەوانەوە من توانیەوە بۆ خۆم سنتەرێک بکەمەوە کە خۆشبەختانە سەرکەوتم هێناوە تێیدا ینی جەماعەتێکی باش لە دەورم کۆبووەتەوە ئەو کەسانێک کە ڕوود لە سنتەرەکەمان دەکەن زیاتر بەشێکیان بۆ چێژا بەزاندنە بەشێکیان بۆ سحەت و سڵامەتی جەستەی خۆیانە بەشێکی تریشیان نەخۆشیان هەیە دکتۆر دایان نێریە چونکە وەرزشکردن ینی زۆر نەخۆشی خەتەرناک و ترسناک لە بین دەبا. بەشداران لەوێت دڵخۆشن بە هەبوونی ئەم جۆرە سەنتەرانە و بە خزمەتێکی گرنگی دادەنێن بۆ ئەوەی ژنان ڕۆژانە بتوانن چەند کاتێکی خۆیان بەسەر برن چە لەلایەنی وەرزشەکەی و چە لەو لایەنەی کۆمەڵێک لە ژنان لە دەوری یەکتر کۆ دەکاتەوە تا بۆ ماوەیەک دوور بن لە هەر گرفت و سەختەیەکی ژیان و پێکەوە کاتێکی خۆش بەسەر بەرن و هەوڵی تەندروستی خۆیان بدەن. وەرزش بە ژیانمانەوە بەستراوە وەرزش شتێکی زۆر زۆر خۆشە بەڕاستی لەو کاتێک کە من هاتوومەوە لێرانە وەرزش ئەەکەم سەحەتم زۆر خۆش بووە ئاسوودە بوویمە قەڵبم سووک بووە یعنی
من کە هاتمێرە وەزنم زۆر بوو کەچی ئێستا بۆ ماوەی 2 مانگ ئەو هات تقریبان 8 کیلۆ 10 کیلۆم دابەزاندووە. وەرزەکەی مامۆستا لەیلا وەرزێکی زۆر سروشتی و خۆشە، ئایرۆبیکە. وەڵاهی زۆری بەڕاستی لە ماڵەوە زیان نادەن و زۆری دەوامی هەیە. ئەم سنتەرە بەڕاستی زۆر یعنی وا مامۆستا لەیلا ئێمە لەگەل یارمەتیماندا زۆر بۆ ئەم سنتەرە بیکەینەوە لەبەرەوەی زۆر استیفادەمان لێ بینی. هەموو کات وەرزشکردن جگەلەوەی کاریگەری دادەنێت لە سەرجەستە دەتوانێت ببێتە هۆی ئارامی و ئاسوودەیی دەرونی و دروستکردنی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان. بینەرانی ئازیز بەخێر بێنەوە، لێرەوە ئاگدارتان دەکەینەوە کە بەرنامەی هەشتمی لاوان هاوکات دەبێت لەگەڵ 26 سەرماوەز ڕۆژی پێشمەرگەی کوردستان کە ئەو بەرنمەیە تایبەت دەبێت بە پێشمەرگە و لاوان. ئێوەی خۆشەویست دەتوانن تا ماوەی 10 ڕۆژی داهات و سەرنج و تێبینیەکانی خۆتان لەو پەیوەندیەدا بۆ پەیجی فەیسبووکی بەرنامە بنێرن. بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامە. سپاس لەوەی کە ئەم بەرنمەیەش لەگەڵمان بوون. facebook.com/lawantish ڕێگای پەیوەندی نێوان ئێمە و ئێوەیە. ئێوە بینەری شەشەم بەرنامەی لاوان بوون، لە حوتمین بەرنامەی لاوان چاوەڕوانمان بن. ماڵاوە کاتێکی خۆش. جارێکی دیکەش لەگەڵ ئێوەی خۆشەویست داین خراپم کرد، کۆمەڵێک بردە و بابەتی جیاوازمان بۆ ئێوەی خۆشەویست ئامادە کردووە. تۆ سڵاو بکەمەوەیدا کاریگەری ڕاگەیەنە گشتیەکان ببوون. لاوان تا چەند توانیانە پەیوەندی خۆیان لەگەڵ ڕاگەنە گشتیەکان تەوت شتێکم دەیە خوارد لە سەردەمی ئەمڕۆدا کە ڕاگەیەنە کە لەگەڵمان بمێنن چین توێژەکانی کۆمەڵگا وای لە ڕەش ئەی بابا وشانەمەوە لە سەختێ بوو بە تایبەت چینی توێژشتانەی چەند قاتی دەکەم. کۆمەڵگای ئێران و کوردستانی گرتووەتەوە و لەگەڵ بەرامبەر بەخۆی و توێژێکی کورتمان بۆ ئێوەی خۆشەویست ئامادە کردووە کە سەرنجتانی بۆ ڕادەکێشین. فەرمون بڕۆینەوە کاتێکی خۆش. ئەسڵم دەزانین کە ئەم ئەستێرەیە چییە؟ پێکەوە بڕۆین ئەم بڕگەی بەنامەکە ببینین بزانین ئەم ئەستێرەیە چه ئەستێرەیەکە دەوێت باش. بینەرانی خۆشەویست لێرەدا گەشتنە کۆتایی بەرنامە کە تایبەت کرابوو بە ڕۆژی جیهانی. سەرەتا ئەگەر پێناسەیەکی دەستی هاو دەخۆرە سەرەتا پێناسەی کورد لە توندوتیژی و جۆرەکانی بۆ ئەوەی کە سپاس پێ نێژ من بێژم سپاس بۆ